عومەر عەبدولجەبار ئەو گەنجە موسڵمانی نادیە موڕادی لەژێر دەستی زوڵم و ستەمی داعشەوە بۆ ئەوروپا و خەڵاتی نۆبڵ ڕزگار کرد. ڕۆژنامەنووس ڕێبیکا کۆلارد لە گۆڤاری تایمی ئەمریکی ڕیپۆرتاژێکی لەسەر شێوازی ڕزگارکردن و هەڵهاتنی نادیە موڕاد و ئەو گەنجە موسڵمانەی هاوکاری هەڵهاتنی نادیە کردووە بڵاو کردەوە. سەرەتای چیرۆکەکە بۆ دەست پێ دەکات لە نیوەشەوی کۆتایی هاوینی 2014 تەقە لە دەرگای ماڵی عومەر دەدرێت کە دانیشتووی موسڵە و پیشەی دەرتاشیە و موسڵمانە و لەگەڵ هاوسەرەکەی و دایک و باوکی و 4 براو خوشکیدا لە خانوویەکی دووقات دەژیاون. خێزانەکەشی لەو کاتەدا بە منداڵی دووەمیان دووگیان بووە. کاتێ دەرگا دەکەنەوە کچێکیان بینیوە کە سەر تاپی لە ناو نیقابێکی ڕەشدا بووە و کچەکە پێیوتون تکایە یارمەتی بدەن ئەوان دەست درێژیم دەکەنە سەر. جەبار و خێزانەکەی کچەکە دەبەنە ژوورەوە بە هیوای ئەوەی هیچ کەس نەیبینی بن. دوای برنە ژوورەوە نادیا بە دەنگێکی ترسا و دەست بە قسەکردن دەکات و چیرۆکی پڕمێنەتی خۆی بۆ عومەر و خێزانەکەی باز دەکات و دەڵێت خەڵکی کۆچۆم و لەلایەن داعشەوە هەڵکوتراوەتە سەرمان و منیش لەلایەن چەکدارانی داعشەوە دەستگیر کراوم لە موسڵ وەک کۆیلا لە بازاڕدا فرۆشراوم. نادیە موڕاد لە کتێبەکەیدا بە ناوی دوایین کچ لەبارەی عومەر عەبدولجەبار نووسیوێتی نازانم بۆچی جەبار کەسێکی باش بووە. دوای لە خۆگرتنی نادیا لەلایەن خانەوادەکەی جەبارەوە ئامۆزایەکی جەبار ناسنامەیەکی بۆ دروست دەکات بە ناوێکی عەرەبی موسڵمانی سونی بۆ دەربازکردنی. پلانی دەربازکردنەکەشی بەو شێوەیە بووە کە نادیە خەڵکی کەرکووکە و ژنی جەبارە و دەیانەوێت سەردانی دایک و باوکی بکەن لە کەرکووک. لە گۆڤاری تایمدا باس لەوە کراوە لە یەکەم خاڵی پشکنیندا چەکدارانی داعش تەکسیەکەی نادیە و جەباریان ڕاگرتووە و پشکنیویانە. ئەگەر بگیرانایە ئەوە نادیە دەگەڕێنرایەوە و عومەریش دەکوژرا. ئەو کاتیش داعش 5,000 دۆلاری کردبوو بە خەڵات بۆ هەر کەسێک هەڵهاتوویەک بگەڕێنێتەوە. نادیا لە پشتەوەی تەکسیەکەدا دەنیشێت و جەباریش هەموو مەترسی ڕێگەکەی لە ئەستۆ دەگرێت و وەڵامی پرسیاری چەکدارانی داعش دەداتەوە و ناسنامەکانیانی پێنیشانداون. نادیا باسی لەوەش کردووە کە لە کاتی هەڵهاتنیاندا وێنی خۆی لە تەنیش وێنی دوو کشی تری ئێزیدی بینیوە و زانیوێتی کە زۆر چالاکانە بە دوایدا دەگەڕێن. دوای گەیاندنی نادیا بە شوێنی سەلامەت و ڕزگارکردنی جەبار گەڕاوەتەوە بۆ موسڵ، بەڵام لە ترسی هەڕەشەی چەکدارانی داعش جەباریش ناچار بووە هەڵبێت و هاوسەر دووگیانەکەی بەجێبهێڵێت، چونکە وەک باوکی وتوێتی چیتر موسڵ بۆ جەبار ئەمن نەبوو و خێزانەکەشی بە بیانووی ئەوەی کە جەبار سەربەخۆ تەنیا خۆی ئەو کاری کردووە خۆیان دەرباز کردووە. گۆڤاری تایم باس لەوە دەکات لە کاتی هێرشی هێزەکانی عێراق و ئەمریکا بۆ سەر موسڵ و لە هێرشێکی ئاسمانی ئەمریکادا خوشەکەی جەبار و تەواوی خێزانەکەی کوژراون. دواتریش جەبار 7,000 دۆلاری بە قەرز لە مامێکی وەردەگرێت و خێزانە دووگیانەکەی و کوڕەکەی لە ناو تەنکەرێکی گازدا بە قاچاخ دەرباز دەکات. گۆڤاری تایم زیاتر لەسەر جەبار دەدوێت و باسی ئەو کاتت دەکات کە بەڕێ دەکەوێت بەرە ئەوروپا، بەڵام لە بولگاریا پۆلیس دەستگیری دەکات و بەبێ گوێدانە کردەوە پاڵەوانێتەکانی دەیخاتە کونجی زیندانەوە. گۆڤاری تایم دەڵێت جەبار ئێستا لە ئەڵمانیایە، بەڵام بەهۆی ئەوەی پاسپۆرتە عێراقیەکەی نەماوە هێشتا مافی پەنابەری وەرنەگرتووە.